ئەمە ناوچەی پیشەسازی هەڵەبجەیە. بەشێک لە پیشەوەران دوکانەکانیان لەسەر زەویەکانیان دروست کردووە و بەشێکیشیان ئامادەنین بۆی نەبوونی خزمەتگوزاریەوە کارەکانیان بۆ ئێرە بگوازنەوە. ناوچەی پیشەسازی هەڵەبجە ماوەی 10 ساڵە بڕاری دروستکردنی بۆ دەرچووە، بەڵام بەهۆی کێشەی دابشکردنی زەوی و دوکانەکانیەوە تا ئێستا پیشەوەران کارەکانیان لە ناو بازاردایە. بەپێی زانیاریەکانی پەیام، شارەوانی بەهۆی بوونی کێشەی یاساییەوە ڕێگری لە دروستکردنی دوکانەکان کردووە. سەرۆکی شارەوانیش دەڵێت هەفتەی داهات و کێشەکان چارەسەر دەبن و پیشەوەران ناچار دەکرێن دوکانەکانیان بگوازنەوە. ئاگادار کراوین کە ئیشی ناوچەی پیشەسازی نەکرین، بەڵام ئێستا خۆشبەختانە بەپێی ئەو نووسراوی کە بۆمان هاتووە ئەتوانین بەپێی ئەو خاڵانی کە ڕیجنەکە بڕیاری لەسەراوە شارەوانی هەڵەبجەش ئەندام بووە لەگەڵیانە ڕێوشوێنە یاسایەکانیان گرتووەتە بەر ئێمە لە ئایندەیەکی نزیکە بانگیانەکەین و قسەیان لەگەڵا ئەکەین و بەپێی ئەو بڕگانی کە لە ئەو نووسراوەیە هاتووە کاریان بۆکەین بە هیوام هاوڵاتیانیش و پیشەوەرەکانیش هاوکارمان بن، چونکە بەڕاستی ئەگەر هاوکارمان نەبن ئەوانی گرفتمان بۆ دروستکەن ینی بە هەردوولانە بێ ناتوانین. ئەگەرچی تا ئێستا ئاماری پیشەوەرانی هەڵەبجە نازانرێت، بەڵام ناوچەی پیشەسازی لەسەر ڕووبەری 296 دوانم زەوی دروست کراوە و 765 پارچە زەوی دیاری کراوە بە دوکان و کافتریا و شوێنی مزگەوت. پیشەوەرانیش دەڵێن بە پێویستی دەزانن شوێنی کارەکانیان بگوازنەوە و لە ناو بازار کار نەکەن، چونکە وڵاتیانیان بێزار کردووە. هاوکات ئەوەش دەخەنە ڕوو ئەو ناوچە پیشەسازی بۆیان دیاری کراوە خزمەتگوزاری نییە. والله سەبارە بۆ گوزارە هیچ خزمەتگوزاریێکمان بۆ نەکراوە، بەس ئەوەی کارەبای بۆ چووە عەرزەیان پێیاوین، بەس وەکو خزمەتگوزاری بەتەما بە حکومەت هاوکاریمان کات مەسەلەی سلفەیە قاڕۆمانە ئەم قەیرانە جاهاتە پێشەوەی کەسمان نەماتوانێ بڕۆن لێوێ منتەقی دوکان بکەین و ئەمانە ئیشکەین. وە شتەکەیش من بیکەمەوە ئەو نەیکاتۆ شتەکە عەوجەمی بێ خۆشە، لەبەرەوە تایسە نەماتوانین بڕین بۆی ئیشکەین. ئێمە زیحامێکی زۆرمان دروست کردو لێرە. من خۆم بۆ خۆم ئالێرە ئاسێ کە ڕای ئەدەم بیبڕم ئاسەکە 6 مەترە، من مەترێک لە جادەکەوە دوورم. زۆر جا سیارەیەت بە تایبەتی بەیانیان خۆر لە چاوێدا ئاستەکە نابینێ کێشێ بە ئاستەکە جامەکەی ئەوی ژەشکی لێرەشەوە من زۆر یعنیەکەمە موقفێکی زۆر ناڕەحات، چونکە بەڕاستی ئەمە شوێنی پیشەوەر نییە، بە تایبەتی ئاسنگەر. ناو بازاڕی هەڵەبجە فراوان نییە، بەڵام بوونی پیشەوەران لە ناو بازاڕەکان شقامەکانی زیاتر قەرەباڵغ کردووە. هاوڵاتیانیش ڕایان وایە گواستنەوەی پیشەوەران بۆ ناوچەی پیشەسازی پێویستە و قەرەباڵغی ناو بازار کەم دەکاتەوە. پیشەوەرانیش دەڵێن ئەگەر خزمەتگوزاری و پێداویستەکانیان بۆ دابین بکرێت ئامادەن بە زووترین کات دوکانەکانیان بۆ ناوچەی پیشەسازی بگوازنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.